خۆشەویستان هەمیشە بە بەردەوام ئەو هەوڵانە بەرزن خوێنرێت کە لەسەر پاراستنی زمان و دەوڵەمەندکردنی بە تایبەتر زمانی کوردیە. هەر لەم بارەیەوە زۆر کات توێژەرە بەڕێزەکان توێژنەوەی جیاجیاکەن بۆ دەوڵەمەندترکردن و پاراستنی زمانی شیرینی کوردی. هەر لەم نێوەندەیە پرۆفیسۆر دکتۆر هۆگر محەممەد توێژینەوەیەکی کردووە. توێژینەوەکەی دواتر کردووە بە کتێب بە دروشمی مۆرفیمێکی وشەداڕێژی واتاساز و فەرهەنگ فراوانکەی زمان چالاکیان. ئەم کتێبەیە کە بەدەستی منەوەیە بۆ ئەوی با چڕ و پڕی قسە لەسەر ناوڕۆکی کتێبەکە بکەین و باسێک لە گرنگی ئەم کتێبە بکەین. ئێستا زۆر بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هۆگر محەممەدمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی زمانی کوردین. دکتۆریان سڵاو لەبێ و زۆر بەخێر بێ. زۆر سپاس دکتۆر. دەستپێکی گفتوگۆکانمان پێمان خۆشە سەرەتا ئەم چەمکەمان بۆشی بکەیتەوە مۆرفێمێکی وشەداڕێژی واتاساز و فەرهەنگ فراوانکەی زمان چالاکیان مەبەستە لەمە چییە؟ بەڵێ خۆی مۆرفێمی سەرمان هەیە کە ئەوە وشەیە و سربەخۆیی هەیە، بەڵام مۆرفێمی ترمان هەیە کە سربەخۆ نیە. زۆر جار لەگەڵ وشەیەکی سەرا دەشێت کە واتایەکی نوێ بگەێنێت. لە هەموو زمانەکانی جیهانە ئەوە هەیە. ئەنجا لێرە ئێمە ئەوەی کە من مەبەستم بووە بەڕاستی بە دوایە بچم لایەنی زمانەکە مەزانم کە زمانێکی زۆر چالاکمان هەیە، زۆر تۆکمەمان هەیە، بەڵام یەکێک لەو مۆرفێمانە کە سەرنجی منی ڕاکێشاوە لە ئەکرێ بڵێم چەندەیەکە ئەویش مۆرفێمی ئێکە. ئەم مۆرفێمە زۆر وشەی بۆ ئێمە داڕشتووە، بەڵام ئەو لێگانەوەی کە مامۆسایانی بەڕێز پێش ئێمە کاریان لەسەر کردووە ناساندنەکەی لە سنوورێکی زۆر دیاری کراوایە. کاتێک کە من وردەبوومەوە لە مۆرفێمە کە تێبینیمە کرد کە زۆر لەوە فراوانترەوە تاکەی بەپێی ئەو هەلومەرجەی کە تایە دێت وە شیمانی ئەوەی هەیە کەوا بەهۆیەوە فەرهەنگی ئێمە فراوانتر بکرێت لەوەش کە هەیە و زمانەکە بچالاکێنرێت زیاتر لەوەش کە خۆی زمانێکی چالاکە. کاتە ناوەڕۆکی توێژنەوەکەی بەڕێزیشت هەر لەسەر ئەم بابەتەیە کە دواتر کراوە بە کتێبێک. بەڕێزت باست کرد زمانی کوردی زمانێکی چالاکە. پێوە چی بۆی کە زمانێک بە چالاک دابنرێت؟ زمانێکی چالاکە لەبەرەوەی کاتێک کە تۆ سەرنجی تەنانەت لە نوێترین ئەو شتانەی کە لەباری زمانی کوردیەوە لە ناو زمانەکانی پێم وایە لە نێوان ژمارەیەکی زۆر لە زمانە و بەتایبەت ئەوانش کە پێشکەوتون، ینی مەبەستم لەوەیە کە نەتەوەکانیان خاوەنی قواری ڕامیاری و مێژوویەک لە دەوڵەتدارین کە سەرنجەیی زمانی کوردی بە هەشتەم زمان دانراوە. ئەمە خۆی لە خۆیان واتای ئەوەیە کە ئێمە فەرهەنگێکی زۆر فراوانمان هەیە و زمانێکی زۆر تۆکمەمان هەیە، ئەگەرچی ئەوەی کەوا ئەو شتەی چۆن بڵێ بڵاو کردەوە تەنیا لە ڕوانگەی وشەکانی دوو زاری ئێمەوە ئەو بۆ چوونە خرایە ڕوو. ئەگەر هاتوو ئێمە کۆی زارەکانمان کۆی گۆڤەرەکانمان لە فەرهەنگێکی کوردیە بە تۆکمەیی بڵاو بکرێتەوە، ئەو کاتە من هیچ گومانێکم نییە کە ئێمە یەکەم زمانین. ڕەنگە کۆیلەی کورد ئێستا کە گوێی لەم قسەی من بێ یعنی بڵێ ئەمە زیادە ڕۆیەشی کرد چۆن ئێمە یەکەم زمانین. بەڵێ من پێم وایە یەکەم زمانین چونکە زۆرن ئەو زمانانەی داگیرکەرانی ئێمە و زمانانی دوور کە وشەکانیان بنەچەکەی لە زمانی ئێمەوەیە. ئەمەش بە بێبەڵگە نایڵێم بەوەی کە زۆر جار وشەیەکمان چۆتە بۆ نمونە زمانی فارسیەوە کە ئەگەر چی ئێمە وەک ئەوترێ یەک بنەچەمان هەیە، بەڵام ئەبینی لێ تەنیا وشەکە، بەڵام لای ئێمە چەندان وشەی چەندان وشەی هاوڕێی ئەو وشەیە یا پێکێنەکانی یا ئەوانەی کە لە ڕێی ئەوە پێکاتون لە زمانەکەی منە ماوەتەوە و کاراشن کەواتە لە کوێوە ڕۆشتووە لە زمانی منەوە ڕۆشتووە. ئەجا ئەوە بچۆرەوە بۆ زمانەکانی تری وەکو فەڕەنسی وەکو ئینگلیزی و لەبەرەوە من زمانەکەی خۆم ئەزانم وەک پێشتر وتم کۆیلەی کورد قسەکەی من بە زیادە ڕەویە زانێ، بەڵام من پێم وایە کە زمانی ئێمە ڕەنگە یەکەم زمان بین لە جیهانە چونکە نەتەوەیەکی کۆنین و لە نیشتیمانی خۆشمانە مێژوویەکی زۆر دوور و درێژمان هەیە کە کۆیلەی کورد
ئامادە نییە دانیشی پێدا بنێت. زۆر باشە دکتۆر بەڕێزت باست لە فراوانکردنی فەرهەنگ کرد باسێکی ئەومان بۆ بکە با بزانین بەڕێستان فراوانکردنی فەرهەنگ لە چ سەرچاوەیەکەوە هەڵقوڵەت باشە هەروە ڕێبازی مێژووی لەم نێوەندایە چه خزمەتێکی کردووە چه ڕۆڵێکی هەیە؟ بەڵێ ئەگەر سەرنج بی خۆی وشە چۆن لەدایک ئەبێت هەموو شتێک پێویستی هێنێتە ئاراوە. وشەش بۆ ئەوەی کە لە هەر زمانێکە کە ئاماژەمان بۆ بکە بە شتێک یا دیاردەیەک بە بەرجەستە و نابەرجەستەوە لە دەروی زمانە ئەوان ناچاریت کە تۆ هێمایەکی بیتێ کە ئەو هێمایە دوجار سربەخۆ بوو وە گوشە ئەناسێنرێت نی بۆ نمونێ ئێمە ئەڵێن درەخت هەنی ئێمە ئەڵێن مێز ئەڵێن گۆڵدان ئەڵێن ئەمانە دروستکردنی ئەو گۆڵدانە وای کردووە لەگەڵ ئەو کاری کە بۆی دروستکراوە وا بکە کە تۆ ناوێکی لێ بنی و دوجار ئیتر ئەمە بەدوایە بڕۆ تاکو و هەلومەرجی ئێستای تەکنۆلۆژیای نوێ بە هەموو ئەو شتانەی کە تۆ ئەیبینیت لەبەرەوە زمان بەو جۆرە فراوانە بێ ئەمجا ئەگەر هاتوو زمان پسپۆڕی زمانی ڕاستەقینە چونکە ئێستا زۆر خاوەن دکتۆرا و ماستەر و ئەمانەمان هەیە بەڵام بێبەڵا بن زیاتر ئەکرێ بڵێم ناون وەک لە ناوەڕۆک چونکە تۆ سەرنج بە ئێمە دوو زاراوەمان هەیە زمانزان لەگەڵ زمانەوان زمانەوان کەسێکە کە ئەکادیمیانە بە دوای زمانەکە ڕۆیشتو و تایە قوڵ بۆتەوە زمانزان ئەکرێ دایکی تۆ نەنکی تۆ باوکی تۆ زمانزانێک بێ زۆر لە من و تۆ باشتر زمانی کوردی بزانێت چۆن کارەکات چۆن بەکارێت بەڵام ئەوە کە نازانێ لایەنی یاساکانی کە قسە لە یاساکانی بکوەکو لایەنی زمانەوانی ئەوە نازانێت ئەیکەواتە ئێمە ئەگەر ئەم دوو توانایە یەکیان گرت لە دامەزراوەیەکی وەکو دوودنی ئەڵمانی و ئۆکسفۆردی بەریتانیا ئەبێ ئێمە ئەو کاتە سەرنج بین چ زمانێکی تۆکمەمان هەیە چ زمانێکی کارامان هەیە کە بەداخەوە لە ماوەی 33 ساڵ حکومڕانی خۆمانە ئەوەمان نەکرد تەنیا بەناو دەستگامان هەیە بەڵام ئەوانەش لە سنووری دەستگای حیزبی و دانانی حیزب بۆ کەسەکان تێنەپەڕیوە لەبەرەوە نەهاتوین وەک ئەوەی کە لە ساڵی تا 1970 لە کۆڕی زانیاریە کراکە پیاوانی وەکو هەژار و وەکو مەسعود محەممە و وەکو کەمال مەزەر و ئەمانی تایە بوون کە بە ئاگابوون لە زمان بە ئاگابوون لە مێژوو لەبەرەوە دوجار ئەبینی کاری زۆر چالاکانە و چاچان بۆ ئەو قۆناغی خۆیان کرد. باش دکتۆر بەڕێزت هەر بۆ نمونە ئاماژەت بە وشەیەک وەکو درەخت کرد ئێمە کاتێک باسی درەخت دەکەن ئێستا یەک دنیا گفتگۆ هەیە لەسەرەوەی کە درەخت دروستە بۆ نمونە بە ئاوە بوترێت یاندار هەر ئەمە نمونەیەکە ئێمە کۆڵێک وشەی ترمان هەیە کە هێشتا یەکدەنگی و کۆدەنگیەک لەسەری بوونی نییە بۆ ئەوەی کە ئەم یەکدەنگیە دروست بکرێت کە سەر لە قسەکەری کورد نەشەوێت لە کاتی قسەکردنا ئەبێ چی بکرێت؟ پرسێکی تابڵی بەلامەوە باشە ئەبێ دەستگایەکە تەبێ وەک ئێستا وتم بۆ نمونە دەستگای دوودنی ئەڵمانی یاخود ئۆکسفۆردی ئینگلیز کە ئەم دەستگایەت هەبوو ئەو کاتە ئەو زاراوانەی کە یەنە ئاراوە ئەوانن کە ئەرەی ئێنێ بۆ ئەوەی بەکار بهێنێت ئەنجا دامەزراوەیەکی وەک کەناڵی کورساد وەکو ئەو هەموو کەناڵی کەوا کراوەتەوە ئێستا ئەگەر کەسانی پسپۆڕی بە ئاگا زمانەوان و زمانزانی تایە بێ ئەو کاتە ئەو دەشێت چی بکات ئەوەی کەوا ڕەنگە من ئەم شتە بە چاگەزانم بیژێڕمەوە 25 ساڵێک واتە چارەکە سەدەیەک لەمەوە پێش من وانەیەکم پێشکەش کرد لە زانکۆ لە هۆڵی ڕاپەڕین کە خەڵکێکی زۆر هاتبوو یادی بەخێر دکتۆر مۆفەق دەرگەڵەیی بەڕێوەیە برد دوایی کە لێبووینەوە دیارە ئەو لە ڕاگەیاندنە لە مۆسکۆ بڕوانامی دکتۆرای بەدەستێنا بوو کە لێبووینەوە وتی ئەزانی من ئێستا تێگەیشتم بۆچی لە کەناڵەکانی رووسیای ئەوسا بۆچی ئەو بێژەرە کە کاتێک ئەو پەخشنامەی هەواڵانەی ئێنێ ئەچێ لە لای زمانەوانەکە ئەی خوێنێتەوە زمانەوانەکە لە کۆتاییەکە واژوویەکەی بۆکە کە بڕۆ بڵێ ئیتر بە زیندوی بیخوێنەرەوە فیلتەرێکیان هەیە بەڵێ
جامە مۆفەق یادی بەخێر خۆی دروست ئەمەی وت وتی من ئێستا تێگەیشتم بۆ ئەزانی کەناڵەکان کورساتیشی لێ دەرناکەم هەر هەمویان کە ئەو پارە زۆری بۆ خەرجەکرێت ئەزانی زۆرجار بێژەرەکە پێشکەشکارەکە لە ئاوازەیە هەڵی زۆر گەوراکە ئەزانی لایەنێکی ترکە ڕێنووسی کوردی شێوێنراو زۆر جار یەکی خستنە سەرمان هەیە جاری وا هەیە ئەو یە لا ئەبات نایخوێنێتەوە پێی ناخوێنێتەوە نازانێت کە ڕاستیەکەی کامەیە لەبەرەوە واتا تێگەیە ئەو بەبی ئەوەی هەست بکە کە واتاکەی تێگاوە لەبەرەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر کەسی شیاو لە شوێنی شیاوە بێت ئەگەر تۆ زمانەوانی ڕاستەقینەت پێگەیان بێ ئەگەر تۆ بەڕاستی ئەو هەموو بەشە کوردیە لە زانکۆکانە هەیە من وامەزانی 38 زانکۆ بەس لەم شەوانە گوێم لێ بۆڵێ 36 زانکۆمان هەیە بەوانی کە هینی میرین و بەو زانکۆیانی کە من ناون زانکۆکانی نازدارانی میری بەڵام ئایا تۆ زمانی کوردیت پاراوتر کرد یا کاولی کردووە بەڕای من هەنێ ئیشی باش کراوە بەڵام ناشی شارمەوە ئیشی خراپ زۆر کراوە و کاریگەریەکەش هۆکارەکەش گەڕێتەوە بۆ کەناڵەکان و بۆ ڕادیۆکان و لەبەرەوەی کە ئەو پاڵێوەرە نییە کە دروستوتن چییە دروست نووسین چییە بۆ جۆرە بڕوا جاگلیەکە لە ئێوە ناکەم چونکە ئێستا ئەبینی کابرا دکتۆرای لە زمانە هەیە ئەو هەڵاکە لەبەرەوە ئەوە هەلومەرجەکەیە هیوادارم بە زووترین کات دەم ڕاستانی ئێمە بەرپرسانی ئێمە خەمێکی ڕاستەقینە لە زمانی کوردی بخۆن چونکە بەڕاستی زمانی ئێمەی هێشتۆتەوانێ زۆر ڕاستە دکتۆر کاتە بەڕای بەڕێز دەمە ئەرکی کێ ئەم بابەتانە ڕێک بخاتەوە چونکە وەکو تۆ باست لێوە کرد یان بابەتێکی تر هەیە ڕەنگە من لێرە بە ئەو مێزە شتێک بڵێم لە دەستگایەکی ڕاگەیاندنی تر شتێکی تری پێبووتێتە وشەی زۆر دانراوە لە بوارەکانە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە بەڕای بەڕێستان نەبوونی زمانێکی ستاندار نییە کە بۆ تەوەی دروستبوونی ئەم کێشانێک کە تۆ باسی لێوە کرد ئەجا دەم خۆش بۆ ئەو پرسش ڕاستیەکەی ئێمە زۆر جار کۆیلی کورد زۆری پێخۆشەکە بڵێ ئێمە زمانی ستانداردمان نییە بەڵام بەڕای من ئێمە زمانێکی ستانداردمان لە سنووری نزیکەی 150 ساڵێکەوە هێدی بۆ دروست بوو بەڵام لە دوای ڕاپەڕین بە کاریگەری ئەو حزبایەتی کە ئەیکەین زمانە ستاندارەکەمان وەستان ئێمە زمانی ستانداردمان هەبوو دوجار تۆ وەگوتم ئەبێت دەستگایە کە بێ ئەو دەستگایە پاڵێوەەر ئەبێ بۆ ئەوەی کەواشتی نادروست نەڕوا چ لە نووسین تا و چ لەوتن تا با من نمونەیە کرد بەمێ لەسەر بەرپرسی دڵسۆز کێ بێ دادەیەک ناوەکەی جۆلیا شتێک پێم وایە ناوێتی سەرۆکوەزیرانی ئیتالیایە ئەمە لەگەڵ وەرگرتنی پۆستەکەیە هەنگاوی یەکەم وتی من 100,000 یۆرۆ غرامە ئەسەپێنم بەسەر ئەوانەی کە وشەی بێگانە و ئینگلیزی دەر لە وشەی ئیتالی بەکارهێنن ئەم بەرپرسە دوجار هاوکار ئەبێ بۆ زمانەوانەکان هاوکار ئەبێ بۆ ئەوانەی کە لە خەمی زمان و نووسینی تۆیان ئێمە ئەوەمان نییە ئێمە من لە یادمە کاتی خۆی کاک عومەر فەتاح جارێک تێلیان بۆ کردم چیان حەزەکەیم بێت کە چووم دوو بەڕێزی تریشیان بانگهێش کرده بوو یەکیشیان سەلاحەدینی موهتەدی بوو کە پیاوێکی زمان پاراوە ئەوی تریان یادی بەخێر شاعیر ڕەفیق سابیر ئێمە لەوا بووین کە بکەوینە کار دوجار کاک عومەر لەو شوێنانەما و تشتەکە وەستا و جێبەجێ نەبوو هەلومەرجەکە ئەوەیە یعنی ئەگەر هاتووی ئێمە لەسەری سەرەوەی قوچەکەکەمان کەسانێک هەبێ کە بەڕاستی لە خەمی زمانابن لە خەمی نووسینی کوردیابن ئێمە هیچمان کەم نییە بەس ئەوەنەیە کەسی لەبار بخەرە شوێنی لەبارەوە ئاکامەکە ئەوە بێ کە تۆ کەڵکی لێ ببین. دکتۆر وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت لە پاڵ ڕۆڵی گرنگی میدیا و زمازانەکان کە بەڕێزت تیشکت خستە سەریان چیتر بکرێ بۆی کە تاکی کورد کاتێ قساکە متمانەی بەخۆی بێ و زمانەکەی خۆی بەکەم نەزانێت لە بری ئەوەی کە وشەیەکی ڕەسەنی کوردی بەکاربهێنێ وشەیەکی بیانی بۆ بەکاربهێنێ. بەڵێ دیسان دەم خۆش بۆ پرسەکە
ئەم شکۆی پاراستنی شکۆی نەتەوە ئەزانی لەکەوە دەست پێەکە لە داهێنگا و باخچەی مناڵانەوە دەست پێەکە. لێوە تۆ ئەزانی لە وڵاتانی ئەسکەندەناڤیە دەنگە سروشتیەکان جا دەنگی ئاژەڵە دەنگی سروشتە تۆ ئەزانی مناڵ لە باخچی مناڵانە ئەیزانێ ئەی تۆ ئەزانی ئێستا ئەوانی کەوا تایەتی ماستەر و دکتۆرای هەیە ئەو دەنگە سروشتیانەی لەلا بە تۆکمەی ئامادە نییە نایزانێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆ لە بنەچار ڕێزی لە تۆ سەرنج بە دایک و باوکی ئێستای دوای ڕاپەڕین بە تایبەتی دوای کەوتنی ڕژێمی سەدام ئەوەنگە شانازی بۆکە کە مناڵەکەی بەس بە ئەنگلیزی قسەکە ئەوەنگە شانازی بۆ ناکە کە بە زمانەکەی خۆی قسەکە ئەمە هەتا بۆ لایەنی زیرەکی مناڵەکەی خراپە بۆ لایەنی شکۆی نەتەوەیی ئەو مناڵە ئەوەی کەوا مناڵێک کە لە سەرتاوە زمانی زگماکی خۆی بە دروستی فێرە بێ زیرەکیشی زیاترە بێ دوجار شکۆی نەتەوەییشی لەلا پارێزراوترە بێ وەک لەوەی کەوا بتۆ بە تورکی و بە عەرەبی و بە زمانانی تر فێری ئەخرێتە بەرخوێندن لەبەرەوەی ئێمە ئەوەمان کردو ئێستا تۆ سەرنج بە ئەو هەموو خوێندنگەی کە بە زمانانی تر لە ئاران من هەرتەنیا لەم کتێبا بۆ ئەوەی کە کاتێک گەڵێم زمان چالاکێن دیارە من لە خۆمەوە قسەم نەکردووە ڕەنگە ئێستا وابزانێ ئەوە کتێبێکە بە قەبارەیەکی بچووک بەڵام ئەمە بەرهەمی زیاتر لە نزیکەی 2 دەیە کە من شەونەخۆنیم بە دیار هەر وشەیەکەوە کردووە بزانم ئەمە بنەچەکەی چۆن هاتووە کاریگەرەکەی چۆنە من لە ئێوەش و لە هەموو ئەوانش کە ئێستا گوێ لە ئێمە ئاگرن ئایا چێ بیری لەوە کردوێتەوە کە ڕێزمانی داڕشتنی وشەی هەنس کرد لە زمانی کوردیا چۆن هاتووە هەر وشەیەک تاکە وشەیە کە من لێرە باسم کردووە هەنسێک لە هەناسەوە هاتووە بەڵام چی کردووە گۆڕانێکی دەنگی تیا دروست کردووە لەگەڵ ئەو مۆرفێمە وشەیەکی نوێی بۆ دروست کردوین من دڵنیام ئێستا لە هەر زمانەوانێکی کورد بپرسی پێ دەڵێ وشەیەکی سادەیە بەڵام من ئەوەم دەرخستووە کە ئەمە وشەیەکی داڕێژراوە ئەمە مۆرفێمی ئێکی لەگەڵایە و بەم پێکاتەیە کە کوردکردنەوەیەک چوونەیەکی تایە لە ڕێگەی بزوێنەکەەوە لەبەرەوە لە هەناسە لەگەڵ مۆرفێمی ئێکا بەڵام بە چوونەیەکێک وشەی هەنسک داڕێژاوە بە دوایە بڕۆ بۆ چەندین وشە هیوادارم خۆتان ئەوە کتێبەکەم پێشکەش بە کتێبخانەکەتان کردووە بیخوێننەوە ئەوانەی تریش من ئامانجەکەم ئەوەیە ئەڵێم ئەم تاکە مۆرفێمەی ئێمە ڕۆژێک بووە وشەی سربەخۆ بووە و تا ئێستاش ئەمەی کە ئێمە ئەڵێن لە ناوچەی کەرکووک لە ناوچەی هەفتەغار درود بۆ ڕەوانی حسین عەلی گۆرانی بێش گۆرانیەکی هەیە لە گۆرانیەکەیە ئەم مۆرفێمە بەڵام لە کاتی وشەیی مۆرفێمەکە دیارە لێوێ ماوەتەوە سروشتی زمانی ژوایە لێوێ ماوەتەوە بەک بەکارهێنێ بەک یعنی وەک کە گۆڕانی دەنگی هاتووە ئەنجا ئەم وەکەیە کە بۆ بە مۆرفێمی ئەک و ئەلۆمۆرفی تریشی هەیە ئەوە دوور و درێژە هیوادارم لە بۆنەیەکی ترا بتوانین خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بە ئەو خزمەتەی کە بەڕێزت بە زمانی کوردیەکەی ماندوو نەبی بە هیوای بەردەوامی دەستە خۆش بێ دووبارە سپاس بۆ ئامادەبوون سەرکەوتوو بن بەڵێ